دماکو ام دبیجن هنر چه بیتن همی که سزراوی چند بکن تن استران گوتنا وینا کشانه یعنی هر بابته که دوی باریده لیل نخیر هنر هر تشتکا کو آفراندن به هنره هر دستک دماکو تشتکی جوان دخلقینی هنره ام ده بحثا جوره که گرنگ هنره بکن کو دکاره کمالگاهی که آواب که کمالگاهی که بشکنه هر وساجی ایش و آزارنوی کمالگاهی بگهینا و خوشی و نخوشی نویجی دنابا خلقی وین دجی بلاف کتن و هر وساجی لگل هف خلقی نه هفیر دار جد بیتن گله کس نکار بیتن نج زمانی تاتی نگهیتن کتابه کی راکتن بخینیتن داکو بزن بیتن تو چاود جی و تو چت کی و تو چناکی له سینما کاریه اوی بابت بگهین تا همه ولاتن هفیر دار هر وساجی سینما او هنر بو کوکاری بو خزان همی بک و کم بکتن ل یک جهی بجا چاول به شاشه کا بچوکا دناوا مالا کی دبیتن یان ل به شاشه کا مزن کو دناوا هولا سینما ایده هی بله دیاره زیاتر لسده که بشه زور لولاتان گرینگی زور به سینما دادن سبب کو پیش سازی که زور گوره سیر دکرد و بشه زور لولاتان و رنگ هندگ لشارکان ناودنگی که زور باشن سینما دهبه مش رنگ دانوی لسر خودی هنری ولات دروست کردو که به بته پیش سازی سال به سالش هم لروی تکنولوژیا همیش لروی کرسته و نگرتنو او تکنیکانی که لسینما بکرده ولاتان پیش دکون کردیش توانیوتی کم زور لسینما ده پیش کتن بخوی ببیند چند ازمونی رنگ زور نبید بلام او کار سینما نه که لاری کردستان کراون ل پارچه کندی که کردستان کراون جگه شانازی باز در رهنده جوازکانی سینما دکن دیاره با زور مبست بکردید زور لولاتن به مبست رنگ هنده جار فیلم کی سینمایی درست کن که رو پیگی ولاتی خوان هزی سربازی خوان یا خود باری کمالاتی که خوان برجسته بکن دش به ولاتی کی دیگه ما رنگ زور جار شری سایکولوژی لرگه فیلم سینما کانش و انجام بدره رهنده کانی زورن زور جاریش رگری ل پێشکەوتنی سینما دەکرێت بە تایبەتی حکوومەتی پێشووی بەعس زۆر جار بە مەبەست دەوی سینەماکان ناشرین بکات لە پێشچاوی گەنجان کە ڕێگری بکات لە ڕۆڵگێڕانی سینەما لە وشاکردنەوەی خێزانی کوردی لەگەڵ زۆر بەڕێز عوسمان عدنان عوسمان دەرهێنەر و فۆتۆگرافەر کە بەکالیۆرسی لە سینەمادا ئێستاش قوتابی ماستەرە لە سینەما گفتوگۆ لەسەر سینەما و خێزان دەکەین دەتوانێت چ ڕۆڵێک لە وشارکردنەوەی خێزاندا بجێڕێت کاک عدنان زۆر بە خێراتی بیانیت باش سپێدە باش بیانی هەولایەک باش تگەلێکی بخێر هاتی گەلێک مەمنون سەرچاو باشە دەستپێکێتە گوتم ئەس کورمانچێکە باشت زانم جابر پرسیارم کرد بەبەردەوام هەندێک دەستەواشی کورمانجیش بەکاردێنێ من پێم وابوو ئاکرەی جەنابەت بەس گوتت خەڵکی هەولێرم لە هەولێرش لەدایک بووم دەکرێت سیڤێکی خۆتمان بۆ باسکەی لە چۆ دەست پێ کرد زۆر سپاسە من پێم وایە هەموو کەسێک هەموو کوردێک خەڵکی هەموو کوردستان ئاکرەیەک مەخموریە و مەخموریەک سلەیمانیە و سلەیمانیەک هەولێریە خانەخینێکیش دۆمەکی بەڵێ پێم وایە بەو ویژنە سەیری تایبەتی سینەما کار نابێت خۆت بە مڵکی ناوچەیەک بزانیت دقیقەن ئەو هایان بەستم ئەوەیە ئەمن لە مەخمور لەدایک بووم بەڵام لە هەولێر ئامادەی و کۆلیژم تەواو کردووە ژیانی هونەریم ناوەڕاستی ساڵی هەشتایەک هەم بۆ بەشانەوە دەستم پێ کرد چونکە ئێمە لە عایلەیەکی فۆتۆگرافەر بووین پاشان هاتین ناو کاری فۆتۆگرافەر و ئەوانە برایەکانم و خاڵم و خزم و کەسە نزیک کارم هەمووی فۆتۆگرافەر بوون دوایە وردە وردە لە پاش ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان ساڵی 1991 کە کەناڵەکانی تەلەڤیزیۆن لەناو کوردستان پەخشیان دەست پێ کرد باش لەوێ لەگەڵ کۆمەڵێک کەناڵ ئیشمان کرد وردە وردە هاتین خزانە ناو سینەما و تا چووم لە کۆلیژی هونەرە جوانەکانی هەولێر بەشی سینەما لەقی دەرهێنانم تەواو کرد بەڵێ و ئێستاش تەڵەبەی ماستەرم لە سینەما و هەتا ئێستا کۆمەڵێک فیلمی سینەمایی درێژم دەرهێناوە و کۆمەڵێک کورتە فیلمیشم دەرهێناوە هەری سەرکەفتی بێ ئینشەڵڵا زۆر سپاس نزیکەی زیاتر لە 30 فیستیڤاڵی جیهانیم کردووە و تقریبا زیاتر لە 15 خەڵاتی جیهانی و ناوخۆی دەرەوە هەر بژیت کەسێکی وەسا دناوە کوردە هەبێتن هەمی کاڤاژی سەرفەرازیە دام پتر بەحسا سینەمایی بکەن دە ساڵە 2023دا دوو فیلم کوکاری بوون گۆڕانکاریەکە گەلک هەمەزان دناوە سینەمای جیهانیدا دروست بکەن هاتنە نمایشکردن
تكون همان روجة ده هاتن نمایش کردن تا جبركم من جي بحثه چند ذكر امیر جي قال لك بحثه چند ذكر كوتاچرا ده كي سينما هنر که دکارتن ناکوکیه و خوشی و نخوشی از نوالات دا درست کردن. ایک جوان فیلمان باربی بو یه دویجی کو اوپنهایمر بو. باربی کاری بو شورش که دنوا ابوریا جهانی دا درست کردن به هبو نخو او دشتن کوته دا هاتی نبکارینا. اوپنهایمر کاری بو کو شورش که دنوا و هر دولتان یعنی چندین ولاتان دا درست کردن دما کوتو بحثا کسی کی ام بیژن بمبک واسه مزون درست کردی و جیانا چندین کسان دنوا شارک بکاملی جناب بریا. من اوشوا سری هانتر کیلرن کرد که فیلمش امریکیه باسم لا اجبونی سربازی ولاتان دکر شارکی سربازی لنیوان روسیا و امریکا داهی لام فیلمو دیوید که توانای سربازی خۆی نیشانی جیهان بدات یاخود هەندێک لە پێشبینەکان کە شەڕێک داهاتوو چی لێ دێ و ئێمە چۆن دەتوانین بەرگری لە خۆمان بکەین لە فیلمەکاندا جێگەی دەکرێتەوە. ئەرێ هەردوو فیلم لە چەندین وڵاتان هاتنە قەدەغەکردن و نەهێتە دیتن و بڵاوکردن ئەڵکودنەوە بە سینەمایەدا نەهێتە دیتن ئەس بێژم هەرێمە کوردستانی ژێ ئێکژوە بۆ کوباربی تێدا نەهاتێ بەخشکردن تا چرا دەیەکی سینەما کاریگەرە یعنی تو کاریگەریاوی چاوە دەبینێ بزانم پێش هەموو شتێک دەی بزانین سینەما کللتورێکی ژیاری زۆر گرنگە ئەمڕۆ لە سینەما لە دنیا سینەما وەکو سەرچاوەیەکی داهات و دارایی پیشەسازیێکی گەورەیە بەڵێ پیشەسازیێکی زۆر مەزنە یعنی هاوتەریب لەگەڵ پیشەسازی پترۆل نزیکە لە پیشەسازی ئەگەر داهاتی زیاتر نەبێت ئەگەر هەندێک وڵات بە ڕێژەی هەندێک وڵات زیاتر و هەندێک وڵات کەمتر نەبێ بەڕاستی سینەما عملەیەکی زۆر سەعبە لە هەموو دنیا یعنی کاریگەری لەسەر بازاری دنیا و لەلای ئابووریەوە لەلایانی ئابووریەوە لەلایانی ژیاریەوە لەلایانی کۆمەڵایەتیەوە دەتوانین کاریگەری دابنێ لەلایانی ڕۆژشەمبیریەوە دەتوانین کاریگەری دابنێ بەڵام ئێمە بین خۆمان بەراورد بکەین لەگەڵ سینەمای دنیا و لەگەڵ ئەو فیلمانەی کە دەتوانن ملیارها دۆلار ئەمە لەلایەنی ئابووریەوە باسەکەن بەس ئەمە زیاتر ویستم ینی ئەو بابەتە بسیار بکەم ئایا سینەما ئەو کاریگەریە زۆرەی هەیە تا وڵاتەکان لێ بترسن کە فیلمێکە ئیتر کچێکە جلکی پەمبای کردوتە بەرو لەسەر لێواری ئاوێ لە خۆی شای دەکاتە وڵاتەکان لێ بترسن کە بەخش بکرێت سینەما ئەوەندە کاریگەری هەیە لە کوێتیش قەدەغەیە لە چەندین وڵات قەدەغەکرا زۆر فیلمی دیکەش هەبوو لە هەندێک وڵات قەدەغە کرا و لە هەندێک وڵات نمایش کرا بەڵێ سینەما کاریگەری زۆرە کاریگەری گۆڕان دەتوانی گۆڕانکاری سیاسی زۆر گەورە دروست بکات توانی شۆڕشی ڕۆژشەمبیری دروست بکات توانی شۆڕشی سیاسی دروست بکات توانی ئاراستەی ژیانی کۆمەلگا تا ئاستێک ناڵێم بە ئاسێکی بەرز بەڵام تا ئاستێک گۆڕانکاری بەسەر ئاراستەکردنی مرۆڤەکان دابینی بە تێڕاینیان بۆ ژیان و بۆ کۆمەلگا و بۆ هەموو وردەکاریەکانی ژیان دەتوانێت قسە لەسەر یاسا بکات توانێت قسە لەسەر کۆمەلگا بکات توانێت قسە لەسەر پەروەردە بکات توانێت قسە لەسەر ئاین بکات توانێت قسە لەسەر ئایدۆلۆژیا بکات دەتوانێت قسە لەسەر فەلسەفە بکات توانێت قسە لەسەر شعر بکات لەسەر ڕۆمان بکات لەسەر چیرۆک بکات لەسەر کەسایەتیە ناودارە جیهانیەکان بکات توانی خۆشەویستیان کات جوانیان کە پاک و خاوێنیان دەتوانین ناشرینیشیان دەتوانی بەهێزیان پیشاندا دەتوانین لاوازیان نیشاندا ئەوەیە کاریگەری سینەما بەڵام لە ڕاستیدا هەمیشە سینەما بۆ یەک ئامانجی زۆر گەورە دروست بوو ئەویش ئامانجی خزمەتکردن بە ئینسانیەت خزمەتکردن بە مرۆڤایەتی باش اینجا کاک ئادان دەمانەوێت لە قسەکانی جەنابەت دەرچێک بدۆزینەوە بۆ گەڕانەوە بۆ سەرەتایی یاخود ناوەڕاستی نەوەتەکان کە ڕژەمی بەعس بەعنقەس دەویست سینەما ناشرین بکات ئەو کات پێم وایە یەکەم فیلمی کوردیش نێرگەز بووکی کوردستان بوو کە حاجی مەکی دەرهێنەرەکەی بوو لە ساڵی 92 پێم وایە ئینتاجرە لە 93 پەخشکرا ئەو کات خێزانەکان زۆر دەچون بە دیار سینەما و فیلمە سینەمانەیە کە خێزانی بوون لە سینەما هەندێک سینەمای بەناوبانگ بوون لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی ئەو کات کە خێزانی قەزازەکان لە سلێمانی یەکەم سینەمایاندانە خەڵکێکی زۆر بە پێشوازیان لە سینەما کرد بەگشتی بەڵام حکوومەتی بەعس بۆ ڕێگریکردن لە ڕۆشنبیری خێزانی کوردی هەندێک سینەماکانی ناشرین کرد لە سەرەتای 2000ەکان لە کۆتایی نەوەتەکان ئیدیەوەی چوو بە سینەما ڕوانگەیەکیان دروست کرد بوو کە فیلمی خراپ لەوێ نمایش دەکرێت پێم ئەوە لەبیردا ماوە لەو کات و تاوەکە
سەرەتای 2015 ئەوانش ئەم ڕوانگەی هەر مابوو بەڵام وردە خەریکە ئەم ڕوانگەی کاڵ دەبێتەوە بەرامبەر بە سینەما و گەورەی لە سینەماش بە جۆرێکی دیکە سیر دەکرێت پێ دوا بوو کە حکوومەتی بەعسش دەترسا لە ڕۆشنبیربوونی تاچی کوردی خێزانی کوردی بۆیە دەویست سینەما ناشرین بکات. سپاس بۆ گەڕانەوەی مێژووی سینەما لە وڵاتە لە ڕاستیدا فیلمی نێرگز بووشی کوردستان دەرهێنانی زەعفەر عەلیە دەرهێنانی مەچی عەبدوڵڵا نییە حاجی مەکی نەبوو دەرهێنانی ئەو نییە بەرهێنانی ئەوە بە تەمسیلی ئەوە بەڵام دەرهێنانی زەعفەر عەلیە باش ساڵی پێم وایە 90 نمایشکرا 89 یان 90 لە عێراق و لە کوردستان نمایشکرا ئینتاجێکی عێراقی بوو بەڕاستە چیرۆک کوردی بوو ناوچەکە کوردی بوو بەڵام ئینتاجێکی عێراقی بوو دەکرێت بڵێن یەکەم فیلمە بە زمانی سینەمایی درێژ بە زمانی کوردی قسە دەکات بەس هەندێک سەختە بەسەرەن بڵێ دەستپێکی ڕاستە هەندێک ناکۆچی هەیە لەسەر خودی بەرمارەکەی بەڕاستی چکە فیلمی تونێلی مامۆستا مەهدی ئومێد ساڵی 1989 لە تاجیکستان تەسویر کرایە فیلمێکی کوردیە 100% کوردیە و بەرهەمهێنانی دەرهێنەری وە چیرۆکە کوردیە باز لە سەربەخۆی کوردستان دەکاتن باش بۆ نمونە پێشتریش فیلمەکانی یەرماز بۆناوی ئەوانە ئەو مۆزوعانە گەنگەشەی زۆریان مەبەستم هەرمی کوردستان بوو چکە ڕاستە ناکۆچی لەسەر یەکەم فیلمی سینەمای کوردیش هەیە ڕاستە باش اینجا بگەڕێنەوە سەر ئەسلی بابەتەکەی جەنابەت هەموو دەسەڵاتێکی داپلۆسێنەر و دیکتاتۆر سەپێن بەڵێ لە زمانی حەق و لە کەلیمەی حەق و لە بەرزکردنەوەی ئاستی ئینسانیەتی کۆمەڵگا دەترسێ دەوێ هەمیشە کۆمەڵگا و تاکانی کۆمەڵگا ژێردەست بن بۆ ئەوەی بتوانی بە کەیفی خۆی کۆنتڕۆلی هەموو شتێک بکاتن لە سەردەمی حەزبی بەعس و کۆنتڕۆلی حەزبی بەعس لەسەر هەموو عێراق و بە کوردستانیشەوە ڕاستە حەزبێکی دیکتاتۆر بوو حەزبێک بوو دەویست یان با بڵێن بەو بیرە ئایدۆلۆژیا سەقەتە خراپە دواکەوتوە دەویست زیاتر لە 15 ملیۆن کەس پەرژینێکی قایمی وەکو مەڕ وەکو با بڵێن کەسێک کە باش هەڵبژاردننی نەبێت مافی ژیانێکی مافی ئەوەی نەبێت کە بتوانێ بڕیار لەسەر ئێستا داهاتووی خۆی بەڵێ کۆنتڕۆلی ئەوانە و سەیتەڕی ئەوانەی دەکرد بەڵام ئایا ژیانی کۆمەلگا باش بوو ئایا سینەما دەیتوانی قسەی حەق بکە ئایا هونەر لەسەر ستەیجی شانۆکان و لەسەر لە کۆنسێرتە موزیکیەکان و لە گەلەریە شێوەکاریەکان و فۆتۆگرافیەکان دەیانتوانی ڕاستە و خۆ دایرێکت قسەی حەق بکەن ئەوە بێ زەحمەت بوو ئەوە بەنا ڕاستە و خۆ دەکرا بۆ نمونە شانۆیەکان لە هەولێر و لە سلێمانی و لە دخۆچیش بەناڕاستە و خۆی ناڕەزایی خۆیان دەردەبڕی بۆ نمونە کاتێک لە شانۆیەک ئەگە دیالۆگ هەبات بیان گوت بە بژی کوردستان بژی وڵات هەموو چەپە ڕێزانی دەکرد ڕێزانی لە دڵەوە ئەو ئەکتەرە نیازی ئەوەی بڵێ بژی کوردستان بەڵام ناتوانانی بڵێ بژی کوردستان بۆیە مەسەلەی سینەماش چەکێکی ترسناکە چەکێکی ترسناکە ئەو چەکە حکومەتی بەعس ئەو چەکەی نەدا دەست هونەرمەند و هاوڵاتی و کەسی ئاسایی ئەگەر بێت و ئەجەندای ئەوان جێبەجێ نەکات ڕێک ئەوە وەڵام کۆمەڵک فیلمیش ئینتاج کرا کۆمەڵک فیلمی عەرەبی ئینتاج کرا بەڵام ڕێک ئەو ئەجەندای سیاسەتی و ئایدۆلۆژیای حەزبی بەعسی جێبەجێ دەکرد بۆیە لە کۆمەڵێک کەناڵی جیاواز دایانووی سینەما ناشرین کەن و سوچی کەن وەکو هونەر وەکو هونەرێکی ژیاری و کۆمەڵایەتی سەردەمیانە بە بەرچاوی خەڵک نەیەخن بێ نرخی کەن بێ ئەرزشی کەن کاری زۆریان لەساوە کرد من تقریبا بەشێکی لێکۆڵنەوەکەی بەکەلۆریۆس لەسەر مۆزوعەیە لەسەر بابەتەیە بێ نرخیان کرد کۆمەڵک کەناڵیان بەکارهێنا یەک لەو کەناڵانە کە سینەماکان ماشکردنی فیلمی بێڕەوشتی بوو لە هەندێک لە سینەماکان لە ناو کۆمەڵگا ڕوانگە خراپەی دروست ڕێک ئەوە بوو لە ناو کۆمەڵگا ئاستی هۆڵەکانی نمایشکردنی فیلم ئاستیان زۆر دابەزی لە کۆمەڵگا باوکو دایکەکانیان دەهێش منداڵەکانیان کوڕەکانیان کچەکانیان بچن ئەگەرنا ساڵی 1947 و 1948 و 1949 خەڵک بە خێزانی دەچووە سینەما لە شاری هەولێر وەکو مێژوو خوێندیتمەوە ساڵی 47 وابزانم
کە شەوان کارەباش نەبووە لە جادەکان وەکو ئێستا ڕووناک نەبووە با بڵێن ژن و زەرام عایدە بە کاملی بە فانۆسەوە دەچوونە ساڵۆنەکانی سینەمای سلاحەدین و دەچون تەماشای فیلمیان دەکرد. باشە کاک عەدنان مێژووە سینەمای دنەڤە کوردان لە گەلێک دوور و درێژە هەرۆسەژی سینەما شاهد بووە لەسەر 500 قوربانیان باژارێ هەموودێ دەماک و ئەم بێژن ڕژمە بەعس ئاگر تێبەردای و زانین تا چڕادایکی ئەم هونەر دۆستن ئەم حەش سینەمایەتکەن تا چڕادایکی ئەم خۆتی دۆ دبینن لەو ڕژی 500 قوربانی هەرە دوێرێدا ژناف کوردان برن و ڕاواندن دەما ئەم بهێن بچێکی ژناف ئەvê نەخۆشیە دەرکەون و بهێن بەسە بابەتی سینەمای بکەن چاوە دناڤە کووردا دەست پێ کردە چاوە هات چاوە دەست پێ کرد ئەم چاوە لەسەری بەردەوامن تا چڕادایکی ئەم دە سینەما خودە سەرکەفتینە سینەمای کوردی مێژوێکی زۆر نوێی هەیە لە ساڵی 1995 برایانی لومێر کە لە فەڕەنسا یەکەم فیلمیان دروست کرد 1995 تا 2023 تاریخێکی زۆر زۆر دوورێژە 100 و هەندێک ساڵ دەکاتن 100 و نازانم چەند ساڵ 100 میشنە زیاتر لە 10 ساڵ 100 ساڵ دەکاتن. سینەما لە ساڵی 2000ەوە تقریبا دەتوانین بڵێن بە پراکتیکی گەیشتە کوردستان لە ساڵی 2000 بۆ 2023 دەکات 20 ساڵ 23 ساڵ بەڕاستی مێژوێکی زۆر تازەیە بەنسبەت ئێمە بەراورد بە هەر سینەماش لە ڕووی ئیبداعاتی هونەری و فەلسەفیەوە هونەرێکی تازەیە و خزایتە نێو دنیای جوانی و جوانناسی بەڵام لە کوردستان زۆر تازەتر تەمەنی 20 ساڵ 23 ساڵە بڕوای من بە تێگەیشتنی من وەکو سینەماکارێکە لە بوارەکە بە پراکتیکی و بە تیۆریش کارم کردووە سینەمای کوردستانی یان بە بڵێن فیلمی کوردی لەو 23 ساڵی تەمەنی زۆر پێشکەوتووە باش و بە ئینتاجی بەرهەمی زۆر زۆر باشی هەبووە سەپۆرتی حکوومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک دام و دەستگای تایبەت سەپۆرت و پژگیری فیلمی کوردیان کردووە توانای لۆجستی وەکو ئێوەمانان توانی هەنگاوێکی زۆر باش بە خێرایی بچێتە پێشکە نەک باشتر بێ بەڵام کێبڕکێ وڵاتانی دراوسێ بکە بە تایبەتی سینەمای ئێران کە سینەماکی زۆر پێشکەوتووە لە هەندێک ڕووە ڕەنگە فیلمی ئێمە باش بوو ینی بگاتە ئاستیوان یا خود لەوان باشتر بوو بێت لە زۆر وڵات کە فیلمە کوردیەکان و دەرهێنەرە کوردەکان بەشداری دەکەن بەڕاستی جێی سەرنجن دەزانی لە دنیاش لە ناوخۆش سینەمایش تازەیە ڕاست لە ناوخۆ لە ساڵۆنەکانی سینەمای ناوخۆ بینەرمان کەمە هەتا ئێستا خەڵک چاوی لێران هاتووە سێری فیلمی کوردی بکات پێی سێرە ژبەر چێ؟ بەر زۆر هۆکار ئەگەرێک فیلمی کوردی هەتا ئێستا کە نەیتوانیە بینەری کورد کواڵیتی چیرۆک نەیتوانێت بینەری کورد زۆر باش ڕاستی بکات باشەمە چیرۆکێش هەژێنی نەکو ببیتە فیلمێکی سینەمای کاربیتن خەلکی بخۆ بکێشیت ئەری هەمانە بەس دەزانی مشکلی ئێمە مشکلی کللتوری سینەمامان هەیە باشە بڵاوبوونەوەی کللتوری سینەمایی بەڕاستی زۆر بە سستی دەڕوە لە وڵاتە دە مەملەکەتە کە ئەوە ئەرکێکی لە پێشینەی دام و دەنگجاکانی سینەما وەزارەتی ڕۆشنبیری دەبێت ڕێڕەوەی بڵاوکردنەوەی ڕۆشنبیری سینەمایی لەناو کۆمەڵگا بڵاوکەنەوە ئەمە نەتوان بین تەرویجێک بۆ فیلمی خۆمان بکەین لە ناو کوردستانە چۆن بتوانن بگەێنە جیهان بۆ جیهان ڕێک ئەوەیە قسەکە ئافری بۆ جیهان چیرۆکەکانی ئێمە سەیر و سەمەرەن بۆ ناو خۆمان سەرنج ڕاکێشنی بەڵی بۆ ناو خۆمان سەرنج بۆ ناو خۆمان بۆ نمونە چیرۆکێک لەسەر ئەنفا لەسەر کیمیا باران لەسەر هەڵەبجا لەسەر هەر ڕووداوێکی سیر و ڕۆمانسی و تراژیدی هەر شتێک تقریبا زۆربەی زۆری شتەکان چیرۆکەکان خەڵک دەزانن بەڵام دەزانی لە فیستیڤالی قەرتاز بووین لە تونس بە فیلمی مەملەکەتی مێرولەکان بەشداریمان کرد فیلمەکە سینیاری دەرهێنانی من بوو خەڵک زۆر پێی سیر گوتیان ئەو جلوبەرگی ئەکتەرەکان لەبەریتیان ئەوە چ جلوبەرگە گوتم کوردیە ئەدی ئەو دیالۆگانە ئەو حیوارانە کە قسە دەکەن چ زمانەکە گوتم کوردیە خەڵکی چەند دەرن گوتم کوردستان ئەو لە چ فیستیڤالێک مامۆستا لە قەرتاز لە تونس 2016 یعنی خەڵک بەڕاستی لەوێ لە دەرەوەی کوردستان
قسەک هەیە دەڵێن لە دەرەوەی کوردستان ئێمە زۆر ناشراوین زۆر شوهرەتمان هەیە وەکو کورد و وەکو نەتەوە وەکو جلوبەرگ وەکو ئایدیا و بیرکردنەوە و بیر بۆچون لە ڕاستیدا ئەمە ببوورە بزە جنەیتەوە دەکەم لە ڕاستیدا ئەمە تقریبا دەتوانین بڵین پێچەوانەکەی ڕاستە بۆی کە خەڵکەکی زۆر نامان ناسی لە دەرەوە چونکە تو حسابی 6 ملیار کەس بکە کاکە 6 ملیار کەس لە دنیای کورد ناناسی وەزیفەی ئێمە ئەوەیە معانات و خۆشی و ناخۆشیەکانی کورد بە دنیا بناسیێنین ئەوە یەک لە وەزیفەکانەکە بۆ دەرەوە بۆ فیلمەکانی دەرەوە ئیش دەکەیت بەڵام بۆ ناوخۆ بەڕاستی نەمانتوانانی ئەو پێنگاوە باشە باوێ هەرویستم ئەو پرسیارە بکەم بۆ تەنها ئیش لەسەر ئەوەی دەکرێتن کە تۆ ئەو فیلم و ئەو سینەمانە ینی بیگەێنە بۆ دەرەوە ینی تا ئێستا من نازان خەڵکی خۆمان چی دەوێتن حەزی لە چیە ئەوەندەی بۆ فێستیڤالە جیهانەکان بۆ خەڵاتی جیهانی کار دەکرێت یاخود بۆ سەفەرات بۆ گەشتەکان هەستێر دەکرێت کە فیلم ساز دەکرێت ئەوەندە ناپڕژێنە سەر تێرکردنی بینەری ناوەخۆی بۆی کە سەری فیلمی بیانی ئێرانی و تورکی نەکات یعنی بینەر چاوی تێر بە فیلمی سینەمای کوردی بزانە ئوستاس بەشداری کردمان لە فیستیڤالەکانی دەرەوە بۆ گەشتکردن نیە بۆ گەشتکردن هەر یەک لە ئێمە دەتوانین بەبەستم جەنابەت بەڵام هەندێک فیلم کە دروستکراون ئەوەندەی کە فۆکسیان لەسەر بوو کە فیستیڤالێکی نێودەوڵەتی خەڵات بدەست بێنێت ئەوەندە نەبووە کە بۆ ناوخۆ زۆر ڕاستە کە فیلمەکانی فیلمە کوردیەکان هی من و هی هەموو دەرهێنەرە بەڕێزەکانی دیکەش و هەموو پرۆدیوسەرەکان و هەموو بەرهێنەرەکانی دیکە فیلمەکان بۆ ئەوەیە کە ناو و ناوبانجی کورد لە دنیا بناسیین و مێژوو تاریخ و معانات و دەردەسەری کورد بە دنیا بناسیین بەڕاستی ئەو شتانە بە پارە دەست ناکەون ئەو شتانە بە ماندیبوون و هەوڵ و خەباتی و شەو نخۆنی و پەیوەندەکانی ڕاستی زۆر گرنگە ئەوە بەڵام دەکرێ بڵین سینەمای کوردی لە ناوخۆی کوردستان لاوااسترە لەوەی کە سینەمای کوردی لە دەرەوەی کوردستان ناسا خەڵکی کوردستان چی دەوێتن هیچ گومانم لەوەدا نیە خەڵکی کوردستان ئێستا لە ناوخۆ چی دەوێتن چیرۆکی چۆنی دەوێتن لە ڕوانگەی هونەرمەندێکەوە دەزانی هەر چەند فیلمێک هاتن نمایشکردن و مەسەرەن بینەری زۆر باشیان هەبوو بەڵام گرنگ لێرە بەردەوامیە گرنگ لێرە کللتوری سینەمایە کە بتوانین زۆر باشی بڵاوی بکەینەوە گرنگ لێرە بتوانین لە هەر خێزانێک کەسێک یان دوو کەس بێتە ساڵۆنی سینەماکان سێری فیلم بکاتن خۆ چیرۆکان دیارە یان چیرۆکی ڕۆمانسین یان چیرۆکی خۆشەویستین یان چیرۆکی کۆمیدین یان چیرۆکی کۆمەڵایەتین یان ئەو دەردەسەر و ناخۆشی و خۆشیانەیە کە لە ئینسان لە ژیای ڕابردوو ئێستای بەسەری هاتووە ئەکان دیارم بەڵام ئایا دەتوانین زۆرترین بینە ڕاکێشین بە ناو سینەما بەو کللتورە با بڵێن سنووردارێک کە نەمانتوانیوە بەڵام هەوڵەکەیە ئەوەی کە خەتی ڕاست و چۆت بە هەموو هونەری سینەمادا نهێنین ئێستا وەکو جەنابەت باس کرد لە گەشەکردنی زۆر خێرادایە زۆر ئومێدبەخشە کۆمەڵێک لە گەنجەکان وەکو جەنابەت و لە بواری تەکنیکیشدا ئێستا زۆر پێشکەوتوین لە بواری دەرهێنان لە بواری کامێرا لە بواری مۆنتاژ لە بواری ئەو ئیفێکتانێکە لە سینەما بەکاردێ لە بواری مۆنتاژدا بەڕاستی جێگەی دڵخۆشیەکە وەکو باس کرد لە نزیکێ 10 بۆ 15 ساڵ توانیمانە ڕێگای ڕەنگە 20 ساڵ بۆ 30 ساڵ ببڕین کە ئێستا کادری زۆر باش و بەتوانەمان لەبارەی سینەمادایە بەڵام وڵاتان زۆر بە ئەنقەس کار لەسەرەوە دەکەن هەندێک لە وڵاتانی دراوسێ بۆ ناشرینکردنی کورد بۆ مێژووی کورد بۆ تێکدانی مێژووی کورد یاخود بردننی ئەو دەستکەوتانی کورد بە مێژووی خۆی بە خوێنی خۆی بەدەستێنا بۆ منە وڵاتی تورکیا زۆر جار هەوڵە دەات کە کورد بنەوەکان بە شاخاوی یاخود خەتی چەوت و ڕاست بەسەر مێژووی دەوڵەمەند و پڕ لە سەروەری کووردا بهێنێت بۆچی کورد نەیتوانی و مێژووی خۆی بە جوانی بە تایبەتی لە ڕووی سیاسی و لە ڕووی جۆگرافیەوە بناسنت بە دەرەوە بە تەکنیک و بە چیرۆکی جیاواز کە دنیایەک چیرۆکی زۆر سەرنجڕاکێشمانەیە وڵاتی سعودیا بەو هەموو پیترۆڵ دەوڵەمەندی و پارە و دۆلارەی کە هەیتی کە لە هەموو دنیا بەناوبانگە بە پیترۆلەکەی هەتا ئێستا باوەڕ دەکەی خاوەنی 5 فیلمی سینەمایی درێژ نییە بەڵام سینەمای کوردی بە پژگیری و سەپۆرتی 1995 حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری و دام و دەستگاکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵێک کۆمپانیا دیکەش بە ئاخیرە هاتن سپۆنسەر توانیتی زیاتر لە 100 فیلمی سینەمایی درێژی هەبی زیاتر لە 100 خولاکن بەڵێ کاکە ئەوە دەستکەوتێکە
لە ماوەی 20 ساڵ 23 ساڵ بەدەستکەوتیە بەڕاستی خەونە بەڕاستی هەنگاوەشی پێشکەوتنی زۆر زۆر گەورەیە ڕاستە لە لایەنێک نەمانتوانیەوە زۆر باش پێشکەوین بەڵام لە لایەنێک توانیمان زۆر باش پێشکەوین ئەگەر بەردەوامێتی بدەینە ئەو پێشکەوتن ئەو بەرهەمهێنانە بۆ دایرکتی پرسیارەکەی جنابێت وەڵامی پرسیارەکەی جنابێت ئێمە ئەگەر خوددان یان خاوەن دام و دەستگایەکی سینەمایی پرۆفیشناڵی بەهەبوونی هەموو کەرستە و شوێن و ڕێگا و جێگا و تەکنیک و توانە مرۆیەکان بین دەتوانین کار لەسەر پارێزگاریکردن لە مافەکانی کورد بکەین کار لەسەر ئەوە بکەین کە بتوانین ئێمەش وەکو هەموو دنیا سریال دروستکەین سریالی زۆر باش دروستکەین بتوانین بیفرۆشینەوە لە هەموو دنیا بتوانین مارکتینگ بۆ فیلمەکانمان بکەین بتوانین گەنجە ئەو گەنجانەی کە لە بواری سینەما توانایان هەیە زۆر گرنگیان زیاتر پێ بدەین فیلمەکانیان بتوانین لە بازاری دنیا فرۆشتی هەبێتن تا بتوانین ئێمەش داهات بین ناو کوردستان بەڵام ئێمە ئەو دەستگا تایبەتە بەرهەمهێنانی فیلم و سینەمامان هەیە لە کوردستان هەتا ئێستا دروست نەبووە کۆمەڵێک هەوڵەیە هیوادارم کە دروست بێ باش بەو سعدان وەکو جێلانیش باسیکە ڕەنگە گەنجی ئێمە ئێستا کەم و زۆر شارەزایی نەبێت لە مێژوو لە ڕابردوو لە ئەو قوربانیدانی کە کورداوێتی و بەو ڕادێش نەحەزی هەیە نە ڕەنگە کاتی هەبێت کە کتێبێک بخوێنێتەوە کتێبێکی مێژووی بێ کتێبێک لەسەر شارستانێت و مێژووی کورد بێت پێ دوایە کە دەتوانن بە سینەمایی بە فیلمی سینەمایی بە هەندێک ڕۆلی سینەمایی خۆت هەند چیرۆکی سینەمایی زۆر جارکە ڕەنگە باس لەوەش کردکات فیلمێکی سینەمایی دەبینی وەک وایە کە کتێبێک خوێندبێتەوە بەتابێتی هەندێک ڕووداوی مێژوویکە لە سینەما دەجێڕدرێتەوە تا ئیدیتۆ لە مێشک دەچەسپێت دی هەر ئایدۆلۆژیاکی خۆشان لەگەڵ تێکەڵ کرد بێ بە هەمان شوێن لە مێشکی تۆدا دەچەسپێت پێت وایە دەتوانێت لە ڕێگەی سینەماوە ئەو مێژوو پرسەروەریە کوردستان بجێڕدرێتەوە بە هەندێک کەم و کوڕیشەوە گەر هەبێت بەتابەتی بۆ گەنجی ئێستاکە ڕەنگە فریایەوە نەکەوێت کە کتێبێک بخوێنێتەوە مامۆستا ئاگادارە نیوەی فیلمە جیهانیەکان هەمووی لە کتێب وەرگیراوە ڕێک دەمێژدا قسە بکەم سینەما فەرهەنگێکی زۆر گەورەیە بەڵێ بزانە داڤینشی کۆد کە کتێبەکە ڕۆمانەکە زۆر زۆر قەبەیە ئەستوورە من سەیرم کرد ڕوحم چی بەدڵ پێ ناخوێندرێتەوە کتێبە گەورە کوو بخینەوە یعنی بە شێوە بخوێنەوە بەڵام کە فیلمەکە هات لە 2 ساعات و 30 دقیقەوانە دڵم خۆش بوو داڤینشی کۆدم لە 2 ساعات و هەندێک دیت مەسەلەن پیرەمێرد و زەریای هێمنگوای واو ینی دیکتەر نووسەرە گەورەکانی بەریتانیا بەڵێ ڕۆمانەکەی دەرهێناوە و زۆر فیلمی دیکە کە لە دنیا ڕۆمانن یان بزانە سینەما لەگەڵ ڕۆمان تقریباً توانین بڵێ پسما من ئامۆزا یەکن ها زۆر نزیکن لە یەکتری بەڕاستی زۆر نزیکن لە یەکتری و ئیشی بەردەوام لەگەڵ ڕۆمانەوە ڕۆمان ڤیژواڵێکی ڕۆمانوس ڤیژواڵێکی سینەمایی یان با بڵێن چیرۆکانی بە شێوەیەکی ڤیژواڵ دەنووسیتن بۆیە زۆر ڕاستە ئەگەر بتوانین پشتگیری و سەپۆرتی بەرهەمهێنان و بەرهەمهێنانی فیلمی سینەمایی لە پشتمان بێ یان دام و دەستگایەکی بەرهەمهێنان بتوانین بەرهەمەکانی کوردی سەپۆرت بکاتن و بیخینە سەر شاشە بڵێ دەتوانین ڕۆمانەکان و چیرۆکەکانی کوردی بە شێوازی زۆر مۆدێرن و زۆر پێشکەوتوو بخینە سەر شاشەکان و بینەری کورد و گەنجی کورد بە هەموو چین و توێژەکانیەوە باوڕێن کوردستانی نەک کورد دیکەش ناو کوردستان دەژی غەیرە کورد هەمووی دەتوانن سوود وەرگرن و هەمووی دەتوانن لە باتی ئەوەی کە بەڵام هیچ شتێک نابێتە بەدیری کتێب خوێندنەوەی کتێب ینی بە تەسەوەری من پیرۆزێکی دیکەی هەیە دەمەکوت کەسایەتێکی ناڤە مشکی خۆدا دروستکەیت دژوان کەسایەتیان کۆ هاتنە نوویسین چێژێکی دی هەیە چ جۆرە فیلمە دەناهێتە تاویزکردن پێم وایە بەس ینی فیلم توانێتی ئەو بۆشاییە پڕ کاتەوە ئەگەر کاتی خوێندنەوەی کتێبێکی 500 لاپەڕەیت نەبێ بەڵام دەتوانی بە 2 ساعات و نیو سەیری فیلمێک بکەیت خۆ هەردووشی ببینی هەر باشە کتێبەکە بخوێنیەوە هەربشیت دەرفەتێکی زۆر باشە لە بواری پیشەسازیش کە دەیان گەنج بگرە سەدان و هەزاران گەنج دەکرێت لە ڕێگەی سینەمای و لە ڕێگەی پیشەسازی سینەما و هەلی کاریان دەست بکەوێت زۆر سپاس بۆ بەڕێز عەدنان عوسمان دەرهێنەر و فۆتۆگرافەر و وێنەگری سینەمایی کە لە ستودیۆ میوانمان بووی هەربژیت لەگەڵێک بکەوێتێ زۆر سپاس بۆ